دیارە بابەتی دووەممان لە بەرنامەی تا گفتوگۆکە نەویش ئەمڕۆ نوێنەری فەرمانبەرانی گرێبەستی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق لە بەشێکی زۆری پارێزگاکان خۆپشاندانیان کردو مانیان گرتو داوای ئەوواکن کە گرێبەستەکانیان بکرێتە هەمیشەی بۆی بزانین کە ڕێکارەکانی کردنە هەمیشەی ئەمان چیە و ئەگەر ئەمان نەکرێنە هەمیشەی چی دەکەن و هەوڵە جدیەکانیان چی دەبێ. گفتوگوین بابەتاکەین بە میوانداری سرور فایق نوێنەری کارمەندانی مانگرتووی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق کە لە بەغداد و میوانی کورسات نیوزە کاک سرور سڵاوت لێ بێم کاتت باش سپاس بۆ بوونت دەمەوێت لە گرفتەکان و دەست بکەین بزانین بۆچی تا ئێستا وەڵامتان نەدراوەتەوە چەند جاری دیکەش داوای ئەوتان کردووە کە بکرێنە هەمیشەیی. میهرەبانەوە ئێمە وەکو نوێنەرەتی ئەو فەرمانبەرانە کە بە شێوەیەکی جیاواز لە چەند شوێنێکی جیاوازەوە بەشداریمان لە ڕاهێنان کردو لە ساڵی 2014ەوە بۆ ئەوەی کە بتوانین تایبەت بە هەڵبژاردنەکاندان بۆ ئەوەی کە بتوانین ئەزمونمانە هەبێبێەوە چەندین حکوومەت ڕۆیشتەوە هاتووەدا سەرجام ئەو کابینانی حکوومەت هاتوون داکردن کە هەوڵیاندا و ئەم گرێبەستانە بکەنە هەمیشەیە لە هەموو شوێن لە هەموو کاتێکی جیاواز دێنە دەرەوە کە داوای ئەوە دەکەین کە ئەم گرێبەستانە بکرێنە هەمیشەیی و ئەمە شتێکی قورس و زۆر گرانیە بۆ حکوومەت ئەمە تەنها داوای هەموو ناکەین داوای بەشێکیان دەکەین ئەو گرێبەستانە بکرێتە هەمیشەتە وەکو وەزارەتەکانی وەکو وزارتی پەروەردە و کارەبا و زۆرێک لە وەزارەتەکان تر کە گرێبەستن کراونەتە هەمیشەیی و ئێستا بە شێوەیەکی هەمیشەیی دەوام دەکەم بەڵام ئێمە ئەومان بۆ نەکرە لە کاتێکدا ئێمە ئەزمونمان زیاترە و زۆر دەمێکیش گرێبەست دەکەین و هەموو هەڵبژاردنەکاندا بەشداریمان کردووە بەڵام بە داوای لێبوردنەوە ئەمانە دوور و درێژ دەکەنەوە وەڵاممان نادەن نازان کێشەکە سیاسیە یاخود کێشەکە هۆکاری چییە. هەروها بۆ بۆنەوە ئێمە لە هەموو پارێزگاکانەوە هاتوین بۆ هاتوینەتە بەغا لە دوهۆک لە سلێمانی لە بەغدا لە بەسڕا لە نەجەف لە هەموو شوێنەکانی تر هاتوونەتە وە ژمارەیەکی زۆر زیاتر لە 3000 کەس دەبین کە ئێمە وەکو نوێنەراتی هاتوینەتە ئێرە وەکو خۆمان لیژنەیەکی ناوخۆیمان پێگەێناوەتەوە لە هەموو پارێزگاکانەوە لە هەر کەسەی نوێنەراتی پارێزگاتی خۆی دەکات و کات بۆ کادینە دەرەوە خۆپشاندان دەکەین و هیوادارم کە ئەمانە دەنگی خۆمان وەکو پێویست بگەێنێتە شوێنەکان و داواکاریەکانمان جێ بکرێ و ئەو بەشەی کە داوەتەکەن گرێبەستەکانمان بۆ جێبەجێکرێ. باشە کاک سرور لە بەشێکی قسەکاندا باسیکردن مەداواکەین بەشێک لە فەرمانبەران بکرێنە هەمیشەی ژمارەتان چەندێکەیەوە؟ لە ڕاستەدا زیاتر لە 3000 کەسێک دەبین کە داوا دەکەین لە ئێستادا ئەو گرێبەستانەمان بۆ بکرێتە هەمیشە بێرە سەرانسەری هەموو عێراقدا. باشە کاک سرور فەرموو. ئێستادا ئێمە داوا دەکەین ئەوانە گرێبەستانەوە بکرێتە هەمیشەی لە کاتێک ئەمە ساڵانێکی دوور درێژە ئەزمونمان هەیە و زۆر دەمێکە هەوڵ دەدەین و دەتوانم بڵێم زیاتر لە 5 ساڵە لە 6 ساڵە لە 4 ساڵە خزمەت دەکەین کە بەڵام خزمەت دەکەن خزمەتی ڕاستەقینەمان کردووە ئێمە بەوە دەکەین کە ئێوە بەبێ ئەوە یاسایانی کە خۆتان دەرتان کردووە دەڵێن لەو کاتەدا دەر زیاتر بێ پێویستە و گرێبەستانە بکرێتە هەمیشەی ئەمە بۆ هەموو لایەک زانراوە و کۆمیسیۆن وەکو خۆی بە هەموو شێوەیەک لە ڕووی داراییشە ئامادەکاری بۆ کردووە کە ئێمە هیچ پەیوەندیمان بە ئاسایشی خۆراکەوە نییە دەڵێن ئاسایشی خۆراک بەرز بۆ و ئەمشان ئەمانە هیچ پەیوەندی بە ئێمەوە نییە ئەمانە بەس بەڕێمان دەکەن تا کۆتایی ساڵەکە بۆیە کۆمیسیۆن لە ئێستادا وەکو پێویست لە ڕووی داراییشە ئامادەکاری بۆ بکردووە چەندین کابینەمان گۆڕوە چەندین سەرۆک وەزیرانمان گۆڕەوە دەڵێن گفتوگۆی لەسەر دەکەین لێکۆڵینەوە لە بارەوە دەکەن چەندین جا لێکۆڵینەوەیان لێکردە لەیان وەزارەتی دارایەوە نردویانە بۆ ئەنجومەنی نوێنەران بۆ نردویانە بۆ ئەنجومەنی وەزیران لەوێدا لێکۆڵینەوەیان لێکردووە بەڵام تاکۆستا هیچ ئەنجامێکی نەبووە و بەردەوامە ئەم کێشانەوەکو بەردەوێ ئێمە چەند جارێکی بەچەند داواکاری جیاواز نردومانە بۆ ئەنجومەنی وەزیران و دکتۆر مەجید کە لە بەڕێزیان یاساییە لە
وەزارەتی دارایی بە هەمان شێوە بەڕێزیان ئاگادار کراوە کە لە ئێستادا ئەو داواکاریانەمان بەرز کردوتەوە بۆ ئەنجومەنی وەزیرانەوە بۆیە لە ساڵی 2014 ئەم داواکاریانە بەردەوام دەڕوان بۆیە لە ئێستادا ئێمە بەبێ کارماوینێتەوە هەروەها بەبێ و چەشماوینێتەوە بۆیە داوا لێ دەکەین کە بتوانن ئەم داواکاریەمان بەرز بێتەوە کە بتوانن بەپێی ئەو یاسانی خۆیان دەرکردووە ئەم گرێبەستانە بکرێتە هەمیشەیە. من لێرەوە لەم کەناڵی ئێوەدا داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان لە برێ پرسراوان و لە ئەنجومەنی نوێنەران کە بتوانن ئەم کەیسەی ئێمە بگرنە خۆیان و لەسەر ئێمە بێنە داواکاریەکانی ئێمە بێنە تێدی. باشە کاک سرور، ئێوە چەند جارێکی دیکە داوای ئەمەتان کردووە و خۆشت باسیەکەی هەوڵێکی زۆرتان داوای بکرێن بە هەمیشەی. هەمیشە کە وەڵامتان دەدرێتەوە چیتان پێوترێ؟ سیدا ئەوەی کە لە کۆتاییدا کە بە ئێمەیان وتووە و ئێمە دەتوانم ماوەیەکە لە پێش ئێستادا کۆبوونەوەیەکمان کردووە کە بتوانێت لە ئێستادا دەنگانی لێ بدەن و ببێتە ڕێگە، بەڵام بە شێوەیەکی نادیار دوایان خست ئەو کۆبوونەوەیە ئەنجام نەدرا و هەوڵی داوای کرد کە جارێکتر لێ کۆڵینەوەی لێ بکە و جارێکتر نێرایەوە ئەو بۆیە نێرادەوە بۆ وەزارەتی دارایی و لە ئێستا وەزیری دارایی تایف سامیش بە هەمان شێوە لێ کۆڵینەوەی لێکرەوە و جارێکی تر بەرزکراوتە نێدراوتەوە بۆ ئەنجومەنی وەزیران، بەڵام تاکو ئێستا هیچ شتێک نییە. چەندین جار بە نووسراو ئەم داواکاریانە کراوە بەدەمی کراوە بۆ نێراوە بۆ نووسنگەی ئەنجومەنی وەزیران و داوامان کردووە کە بتوانن لە ڕێگەی ئەم گرێبەستە جێبەجێکاریانە بکرێتە هەمیشەیی و بتوانێت کارێکوان بۆ بکە، بەڵام تاکو ئێستا هیچ وەڵامێکی وامان دەستەوە دەنگدانی لەسەردا نەکراتەوە. بۆیە ئێمە هەوڵ دەدەین کە بتواندرێ ئەو دەنگدانێ لێ بکەوە هەموو ئێمەش ئەم داواکاریانەمان لەوە سەری هەڵداوە بە هەمووی ئەو شەرتانەمان تێدایە کە ئەوان داواکاری ئەوان داواکاریان کردویانتە بە یاسی بە ئەوان داوای بەپێ ئەو دەستانەیە بێ وەکو مەرج لە ئێوە تا هەبێ کردبێ و بتوانین ئەزمونمان هەبێت و بە شێوەیەکی بەردەوام کارمان کردبێ. کاکسرۆ پرسیارەکەمت بۆ دووبارە ئەکەموانێ. ئەوان داوای چی لێواکەن؟ ئەو مەرجانی کە دەبێت لە کارمەندێکی کۆمسیۆنی هەڵبژارنەکانی عێراقدا هەبێت دەبێت چی بێ؟ کە وەکو تۆ باسیێواکەڵێ هەموو مەرجێکمان تێداوی کەوان داوایەکەن. ئێمە هەموو ئەنجام ئەوانی کە مەرجەکانی پێشووتریژمون بۆم ڕوون کردیتەوە ئێمە داوامان لێ کردووە کە دامان بەسرێن لەبەرەوەی کۆمیسیۆن یەک پێویستی پێمانە هەموو ئەو مەرجانەی کە داوایان کردووە تیاماندایە لە ئێستادا کەم و کورتی هەیە لە فەرمانبەرانی کۆمیسیۆنەدا، بۆیە ئێمە دەتوانین ئەو دەستەیە تەواو بکەین بەبێ ئێمە دەستەی کۆمیسیۆن بە شێوەیەک لە شێوەکان دروست نابێت ئەبێ ئێمەشی تێدابین. بۆیە ئەمەمان جارێکی تر بۆمان ڕوون کردوونەوە پێماوتێتەوە ئەمە پێشووتر دوایان خست بۆ ئەوەی کە جارێکی تر لێ کۆڵینەوەی لەگەڵا بگرە، جارێکی تر تەیسامی لە کۆڵینەوە نردوێتەوە، بەڵام تا کۆسا هیچ وەڵامێکیان لە ئێمە دانەداوە. بۆیە ئێمە لێرەوە داواکارین داوە لەم کابینەیەکەن لە محەممەد شیع سۆدانی کە بەو ڕێککەوتنەی خۆیان ببڕۆن و ئەو کارە بکەن و یەکێک لەو کەسانی کە زۆر زوڵمی لێ کراوە لە عێراقدا فەرمانبەرانی گرێبەستە ئێمە نەهەینی نەشەمە نەیەکشەمە هیچ ڕۆژە لە هەفتەکەدا ئیسراحەتمان نەبووە هەپشومان نەبووە بەیانی هاتوون بۆ ئیشتن شەو ڕۆژوونەتەوە قوربانیمان داوە کوژراومان هەبووە چوونەتە هەموو شوێنەکانەوە بەڕاستی ئەم گرێبەستانە بوونەتە قوربانی کارێکی کردووە بەرامبەر ئەو هەموو کارانە ئەو قوربانیانەی کە کردومانە هیچیان بۆ نەکرد هیچ وەڵامەکانێتن بە داوای لێبوردنەوە کە ئێمە شتێکی زۆر بەسیتە داوای دەکەین مافێکی زۆر ئاسانی خۆمانە
بەرژەکانە داوای دەکەین بەپێی ئەو یاسا و بڕیارانی کە خۆیاندا بەڵێ وەکو پێشوتێ هەموو مەرجەکانمان تێدایە دەتوانن لە ئێستادا ئەو گرە باسانەمان بۆ بکەن بە هەمیشێدە ئێمەش تەنها داوای ئەو بەشە کردووە کە بتوانین بەردەوام بین لەسەر کارەکانی خۆمان لە ئێستادا کۆمیسیۆن پێویستی بە ئێمەیە بۆ ئەوەی دەسێ کۆمیسیۆنیش بە هەمان شێوە کارەکانی تاو ببێ بتوانێت زیاتر بەرەو پێشەوە بڕەوە بەڵێ زانیاری زۆرەیە و ئەم زانیارێت پێویستە هەمووان بزانێن ئێمە کە من پێتەڵم ئەمانە گرێبەستانە ئەو گرێبەستانە نین کە تەنها بۆ مانگێکی هەڵبژاردنێن بەڵکو ئەم گرێبەستانەی کە ماوەی 3 ساڵ و 4 ساڵ و 5 ساڵ بە بەردەوامی هەموو مانگەکان کار دەکەین لە پێ 6 مانگ لە پێش هەڵبژاردن 6 مانگ دوای هەڵبژاردن کارەکانمان زۆر زیاتر دەبێ و هەوڵ دەدەین دەکا ئێمە ئەو فەرمانبەرانەی کە ناوی ئەو کەسانە زیاد دەکەین تازە دەکەینەوە ئەو کەسانی شمولی هەڵبژاردن دەکەن ئەو کەسە ژمارەیەکی زۆر ئەرکی قورس کەوتۆتە سەرمێ و کە ئەمانە کەس زۆر کەسێ نایانزانین بەڵام فەرمانبەرانی گرێبەست خۆمان دەزانین ئەوانی کە ئەزمون شارەزاییان هەیە لەمەدە بەڵام بە داوای لێبوردنەوە هیچ وەڵامدانەوەیکیان بۆ ئەو کارانەی هێمە نیە و ئێمە نزیکین و بە تەمای هەڵبژاردنەی بەپی ئەوەیە حکوومەت لە ئێستادا دەکە ئەڵێ لە مانگی دەدا دەبێ هەڵبژاردن ئەنجام بدرێ بۆیە لە ئێستادا کۆمیسیۆن پێویستی بە ئێمە فەرمانبەرەکانی بۆیە پێویستە ئەو گرێبەستانە بکەن بە هەمیشەی کە بتوانن ئەم دەستەیە فەرمانبەرەکانی تاوابێ کارەکانی بکە و هەڵبژاردننی داهاتوو لە جێگای خۆ و لە کاتی خۆیدا بکات کە بتوانێت ناوی تازە تۆمار بکەین ئەو ناوە کۆنەکان غەڵەتەکان تازە بکەینەوە بتوانین هەموو ئەو کارانی کە پێویستی بە کۆمیسیۆنەوە هەیە ئێمە بکەین ئەمە هەموو ئەم کارانی کە من بۆ باس دەکەم ئەمە کارمەندانی گرێبەست دەکەن بەڵام داوای لێبوردنەوە کە ئێستا کارەکانی ئێمەیان ڕاگرتووە بەردەوام دوای دەخەن و ئێمە ماوەی چەندێکە بێ ئیژماوینەتەوە باشە کاک سرور ئەگەر ئێوە وەکو ئێستا لە مانگرتن بەردەوام بن چ گرفتێک بۆ کۆمیسیۆن دروستە بێت و خۆشت باسەیە کۆمەڵێک ئەرکتان لەسرە و باسی ئەوش دەکرێت کە ڕەنگە هەڵبژاردن لە ماوەیەکی نزیکدا ئەنجام بدرێتەوانێ ئەو گرفتانە چین کە دروست دەبێت لە نەبوونی ئێوە بصراحة احنا الحل اللي بيدنا حاليا سيدا ئەوەی کە ئێمە چارەسەرێکمان لە دەستانێت تەنها ئەوەیە کە بێ بەردەوام بین لە خۆپیشاندانەکان و هەر بەردەوام بێ وەکو هەموو لایەنەکانی تر و نەتەوەکانی تر و لایەکانی تردا بەڵێ بەبێ کارمەندەکانی کرێبەست بە هیچ شێوەیە هەڵبژاردن ناکرێ و بەبێ ئێمە ناتوانن ئەو هەڵبژاردنانە بکەنە ئێمە دەتوانین ئەو دەستەیە تەواوکەین بەبێ ئێمە ئەو دەستەیە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان ناتوانێت کارێکم کە ناتوانێت تەنانەت کارتی دەنگدانیش باتەوە بە دەنگدارانەدا ئەمان ئێمە دەتوانم بڵم دەست و خاچیاوە لە ئێستادا بۆیە لە ئێستاکۆ کۆمیسیۆن بە شێوەیە کورتێنانی لە فەرمانبەرەکانی هەیە بۆیە هەڵبژاردن ناتواندرێ بکرێت ئەگەر کارمەندەکانی گرێبەست نەگەڕێندرێتەوە بۆیە ئەمە کێشە بۆ هەڵبژاردنەکانی دروستەکە بۆیە لە ساڵ لە دەتوان لە ساڵی 2020ەوە لە کۆتایی بودجەی ساڵی 2020ەوە ئەم کێشەیە هەڵبەسێراوە و هیچ شتێکی بۆ نەکراوە بۆیە ئێمە لێرەدا داواتان لێ دەکەین لە ئەم گرێبەستانە لە گرێبەستەوە فەرمانبەری گرێبەستەوە بمانکەنە گرێبە فەرمانبەری هەمیشەیی جێبەجێکار کە بتوانین کارەکانی خۆمان بکەین بۆیە داواکارین لەم کابینەیە لەم حکوومەتەدا کە بتوانە کارەکانی خۆ بکە بۆیە لە کاتێک کە ئێمە بەڵێنیان پێداین لەگەڵ دروستبوونی ئەم کابینەیە کە دەگەڕێینەوە و کارەکانی خۆمان بەردەوام دەبێت بەڵام نازام کێشەی سیاسیە چ هۆکارێکەیە کە بۆتەوەی کە ئێمە تا ئێستا بێ ئیش بمێنینەوە بێکار و نەگەڕێنەوە بۆ کارەکانی خۆمان ئەمان بە هەمان شێوە ئەو ڕەوشەی ئێمەیتیان دەیخۆزنەوە کارەکانمان بۆ دەکەن هەموو فەرمانبەرێ مافی ئەوەی هەیە کە بە شێوەیەکی یاساییانە مافەکانی خۆی وەربگرێ ئێمە زۆر دەمێکە داوا لەگەین و داواکەرە هەموو کەسێک مافی ئەوەی هەیە کە بتوانێت دەبێ مافی خۆی وەرگرن ناکرێ من هەمووش بۆ هەموو شتێ بۆ مافێکی خۆم خۆپیشاندام کەم بێمە دەرەوە بڵە من زاڵمە من مەزڵومە من وام لێ کراوە من وان دەکە ئەمانە نابێت ئەم
ئەمە ئەم ڕۆژە ئەوان ناڕۆچی لە کەرتی تایبەتی دابێتێ لە بە کەرتی کشتی دابێ حکوومەت ئێستا ئەم کارانەی ڕاگرتووە ئەو ئەم کارانی حکوومەت دوای کردووە لایەنی کشت و کاڵی پیشەژازی هەموو لایەنەکانی بە شێوەیە گۆستاندووە ئەو کەسانی کە خوێندن تەواوکەن ئەی چی بکەن لەکوێ دامەزرە کاری چی بکەن بێ هەموو جارە خۆپیشاندان بکەین کار بکەین بڵێ مەشاکیلمانەمەیە کێشەکانمانەمەیە چارەسەرمان بۆ بکەن ئەمە خەفەتەکە ئێمە کێشەکانمان زۆر گەورن بەردەوام دەمانگرن بەردەوام دەمانگرن و ئازارمان دەدەن بە داوای لێبوردنەوە. بەڵێ کۆتا پرسیارەکەم کاکسڕ ئەگەر بە کورتی وەڵام بیتۆ من زۆر سوپاس دەکەم. تەواوی ڕوونکردنەوەکانت لە بەردەستا بوو بۆ ئێمەشت باس کرد تەواوی زانیێرەکانیش لە بەردەستایە و مانگرتنەکەشە تا ئێستا بەردەوامی هەیە پێشبین دەکەن ئەم جارە بگەنە چارەسەر. والله ما شفنا أي بادرة ئێستا هیچ شتێکمان نەبینیوە و هیچ چارەسەرێکیشمان نەبینیەوە بەس هیوادارین چارەسەریکەن. هیوادارین زۆر سوپاس بۆ سرۆرفایق نوێنەری کارمەندانی مانگرتی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق کە جەنابیان ڕاستەخۆ لە بەغدادەوە میوانی تایەک بوون.